عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی خێڵخانەی دڵە آخر کوچی تۆ دوا هەناسەمە دەست پێکردنی مەیل و تاسە مەیل و تاسەمە عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی خێڵخانەی دڵە آخر کوچی تۆ دوا هەناسەمە دەست پێکردنی مەیل و تاسە مەیل و تاسەمە وێرانت کردم ماڵ وێران نەبی بڕۆ لە دوای من خاوەدان نەبی وتیان بۆ کەسێ یاوکە بۆت بمرێ یاو تاومای کی دەستم بگرێ عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی خێڵخانەی دڵە آخر کوچی تۆ دوا هەناسەمە دەست پێکردنی مەیل و تاسە مەیل و تاسەمە وتت مەترسە بێ بگرە دەستم لە بێ کەسی تای هەر خۆم گشکەستە لە کەس نەترسە بوومە هاو نەفەس دەمزاری دەستت ئایە بێتە قەفەس